زەرمەندێکی تایبەتیمانەیە ئێمە لە دوای مۆلەرزەکەەوە بوو نزیکەی 3 هەفتە ئێمە 3 سارەمە لەژێر خانووی ئەم کاکتەهایە وەرشەیەکیشە 3 سارەیە هەتا ئێستا یەکێک نەهاتۆ بەدەمانەوە ئەم هەموو وەکو زەرمەندی زەمین لەرزە یەکێک تا ئێستا شتێکی بە ئێمە نەوتوە هیوایەکی دڵخۆشکرد کە بە ئێمە بترێ 3 سارەمە لەژێری ئەوەیە تا ئێستا هیچ شتێکیان بە ئێمە نەوت هیوایەکان بەخشی بکە 3 سارەمان لەم ژێرای ئێمە کرێچین داوامان لە دەرەوەی شارە 3 سارەمانتیایە ئەچین بۆ لای هەرکێ بۆ لای شارەوانی بۆ هەرجێگە و ڕێگەیەک ئەڵێ ئێوە گەر خانوتان ڕماوە ئەڵم بەقەت 2 خانوو کە ڕما بێ دروستی کەیتۆ ئێمە زەرمەند بووین تەلەفۆنیان لێ وەرگن تەلەفۆنتان بۆکەین کەس نە تەلەفۆنمان بۆ ئەکەن نە جوابشمانێنەوە ئێمەش ئەو لە ماوەی 3 هەفتە زیاتر یا کەمتر چاوەڕوانی ئەوانەکە گەبین بزان زەرەر و زیانەکەی ئێمە چییە؟ تا ئێستا هیچ کەسێ نهاتووە نزیکەی 19 ڕۆژە خۆمان بە سکاڵای خۆیشمانەوە تا ئێستا نەهاتوون بە هیچ شێوەیە ئەوڕیان لەم کارەساتە نەداوەتەوە جا ئەم کارەساتە شاخەکە کە هەرەسی کردووە لە زۆر شوێنێکی وە باخە هەرەسی کردووە زۆری خراپ بووە بەردێکە لەو شاخەوە بەربێتەوە 10 تەن و 20 تەن بووە باسی ئەمە ناکەین کە چەند تەنە بێ بەردێکە لەو شاخەوە بەربێتەوە بووە لە هەنجیر و لە هەنار و سیر ئەو دارە گەورە چەند دارێکی گەورەیە تلان دێتی وێ یعنی هیچ بەری نەگرتن جا داوامان لەلایەنی پەیوەندیدارەیە ئاوڕێک لەم کارەساتە بداتەوە